مزگەوتی گەورەی شاری سلەیمانیە. لێرە بەشێک لە مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان کۆبوونەتەوە و بە خوێندنەوەی قورئانی پیرۆز و سرودی ئاینی و بەخشینەوەی شیرینی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت بەرز ڕادەگرن. ڕێکخەرانی مەراسیمەکە دەڵێن لەم یادەدا پەیامی ئاشتی و لێبوردەیی و یەکتر قبوڵکردن دووپات دەکەنەوە لە نێوان هەموو پێکاتەکاندا. زۆر دڵخۆش بین ئەمڕۆ کە ئەبینین لە مزگەوتی گەورە شاری حاجی گاگ ئەحمەدی شێخ تەواوی پێکهاتە ئاینیەکان بە کلدانی و مەسوحی و ئاشوری و یەزیدی و کاکەیەوە هەموو هاتون بەشداری ئەم یادە پیرۆزە ئەکەن. محەممەد تەنیا پەیامبەری ئیسلام نەبوو، پەیامبەری مرۆڤایەتی بوو، پەیامبەری تەواو ئەو مرۆڤانە بوو کەوا توانیان خۆشبەختی و سەعادەت بۆ ژیان و بۆ ئەو دنیاش بگێڕن. ئێمە پەیامی محەممەدیمانەیە کە پەیامێکی ئاشتیە، پەیامی برایەتیە، پەیامی خۆشگوزەرانیە، پەیامی تێکردنی سکی هەژارەکانە، پەیامی لە خەمبوونی یەکتریدایە. هاوکات لە شاری هەولێریش یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بەرز ڕاگیرا و هاوڵاتیان بە خۆشحاڵیەوە بەشداریان تێدا کرد. کاو ساڵانە کام یادە دەکرێتەوە، کاو ساڵانە خۆشترینەوەی پێغەمبەرمان دروست سەلامی خۆی بێ هەمومان لێک جێ کۆ دەکاتەوە، ئەمە لێک جێی خڕ دەکاتەوە. بەڵام ئەگەر لێرە ئێمە هاتوون سەلاوەتێک لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ بدەین، ئێمە هاتوون ڕۆژێکی خۆش، ئێمە هاتوونە ناو هەموو خەڵکە کە چەند ڕۆژێک لەمە پێش هەمومانەوە بەڕکۆکۆ تەمەشا یەکترمان دەکرد انتخابات بوو، هەر یەکەمان بە ڕەنگەکی جیاواز، هەر یەکێک بە دەنگێکی جیاواز، بەڵام ئەمڕۆ لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمومان بە یەک دەنگ، هەمومان بە یەک ڕەنگ کۆبووین. پەیامی من ئەو خۆشەویستی هەولێر لە بۆ محەممەدەیتی ئێمە هەمومان خۆشحاڵین. محەممەد درودی خۆی لێبێت لە 12 ڕەبیع ئەوەلی 571 زاینی لە شاری مەککە لەدایک بووە. ساڵانە لەم ڕۆژەدا موسڵمانانی جیهان و بەتایبەت موسڵمانانی هەرێمی کوردستان یادی لەدایکبوونی بە بەخشینەوەی شیرینی و خوێندنەوەی قورئان و سرودی ئاینی بەرز ڕادەگرن و نزا بۆ ئاشتی و پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن و خۆشەویستی و برەودان بە ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەر درودی خۆی لێبێ دەکەن. پێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.